شرۆفێم بابەتە لەگەڵ دکتۆر دیاری جەلال شارەزای دارایی و بانک ئەنجامەدەین کە شارزێکی باشیە و ئەزمونێکی باشی لە سیستەمی بانکیژێ. کاک دکتۆر با لەوە دەست پێ بکەین. ئەم دۆخەی لە بازاری درا و دیناری عێراقی ڕوویەوە ئەگەری بەردەوامبوونی هەیە زیاتر بەردەوام بێ واتە و ناجێگیری کە هەیە بۆ دینار و دۆلار زیاتر چاوەڕێمی بەردەوام بێ. دکتۆر گیان ئەوەی کە ئێستا لە بازاڕەکانی عێراق دەگوزارێت لە بەرز و نزمی دۆلار و بەهای دینار بە هەمان شێوە وای کردووە جۆرێک لە ئاڵۆزی لە بازاڕات دروست بێ. ئەم ئاڵۆزیەش کاریگەریەکی تری هەیە کە ئەوەیە خەڵک متمانەی بەوە نیە. وەک بەڕێزە ئاماژەت پێدا ئەمڕۆ بانقی ناوەندی عێراقی باکسر لەگەڵ داتاکانە هەنێک داتا هەیە لەگەڵ پێکەوە باسێکی بکەین ئەگاوکاران بتوانن خستنەڕووی دۆلارمان بنێ بێگومان ئەتەوێ بڵێ ئەم خستنەڕووی دۆلارە هۆکارە ئەمە هەفتەی پێشووە کاک دکتۆر وەگە بینری 1970 ئەمە هۆکارە بۆ دابەزینی دینار. بەڵێ وەک بینیمان ینی لە هەفتەی ڕابردووە داتاکان بەم شێوازە بوو یعنی توانین بڵێن ئەوە هەموو هەفتەی پێشووە 420 میلیۆن بوو 257 کاش بووە 170 حواڵە بوو. ئەتێ باسی ئەمڕۆ بەڵێ هاوکاران توان داتای ئەمڕۆمان بنێ ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئەتوانین بڵین لە 305 میلیۆن دلار خراوەتە ڕوو. بەڵێ 305 میلیۆن کە ئەتوانین بڵین بۆ ئەو سەردەمەی کە ئەتوانین ناوی بنین سەردەمی هەنگوینی پەیوەندی عێراق و دۆلار دینار و دۆلار ئەم بڕە نەخراوەتە ڕوو. ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ینی ئەتوانی بڵێ سوپرایزێکی زۆر گەورە بوو 305 میلیۆن بەڵام کاردانەوەی بازار کاردانەوەی خەڵکی وەک ئەوە نەبوو کە ئێمە وەکو شارەزای دارایی وەکو شارەزای بانکی و ئابووری چاوەڕێی ئەومانە کرد لانیکەم بێتە 145-146. ئەی بۆ ئەو دابەزینە لە دۆلار ڕووینەیە ئەو ڕوو زیادی کردو بۆ 305 لە چوارمانگی ڕابردووە بڵین بەرزترینە. وەک بینیمان ئێمە ئەگەر سێری پێنوێنەکان کەین بەرز و نزمێکی زۆرەیە ئەم ئاڵۆزیە و ئەکات متمانە لە لای خەڵک کەم بێتەوە. خەڵک بە یەک ڕۆژ وەکو بڵی دڵی ینی دڵی سراحەت ناکە چاوەڕێیەکە بزانێ بەیانی دوو بەیانی سێ بەیانی وەک ئەوەی کە لە مانگی یەک بینیمان 16 بڕی 220 میلیۆنی خستە بازارەوە خەڵک چاوەڕێ کرد شۆکێکی زۆر بوو لە دابەزینی دۆلاردا بەڵام وەک لە ڕۆژەکانی داهاتووە چوە سەر هەمان ڕێڕەوی خۆی کە 50 میلیۆن و 6 میلیۆن و 7 میلیۆن بوو. خەڵک ئێستا چاوەڕێەکە ناوێت جارێکی تر تووشی ئەو زەرەر و زیانە. باشە ئەمەی بانکی ناوەندییکە بۆ نەخستنە ڕوویەکی زۆر لەپڕ باڵێ ڕاگەیەندراو دابەزاندنی بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی و بەرزکردنەوەی دیناری عێراقی بۆ 130,000 ئەمانە هۆکارە سەرکیەکانن دینار دابەزیوە تاکو حکوومەت و بانک خەریکن پێوەی یان ئەمانە ڕێکاری لاوەکین. ئەمانە وەکو چەند جارێک ئاماژەمان پێیاوە حکوومەتی عێراقی بانقی ناوەندی عێراقی تێستی چارەسەرەکانەکە بزانێ کامیان شوێنی خۆیەگرێ زۆر چارەسەری تریشی کردو بۆ نمونە بڕی 5,000 دلاری بەرز کردوێتەوە بۆ 7,000 دلار بۆ گەشتیارانکەوە دواتر قسەی زیاتری لەسەرەکەین. ئەمڕۆ لە نوێترین هەواڵە ئەڵێ بۆ عەمرەکاران بڕی 3,000 دلار یان ئەدرێتێ بۆیانە گۆڕێتەوە کە پێشتر شمولی عەمرەکارانی ناکە. یەکێکی تر لە چارەسەرەکانی ئەوەیە کە ئەڵێ هەر هاوڵاتێکی عێراقی مانگانە 1,000 هەتا 2,000 بۆ هەر مەبەستێ بێت بەدەر لە گەشت و گوزار و سەفەرکردن و یاخود عیلاج و خوێندن ئەتوانێت سوودمەند بێت. هەموو ئەم چارەسەرانە بۆ ئەوەیە کە بەهای دینار لە ئاستێکا ڕابگرێت بەڵام هیچ یەکێک لەمانە تا ئێستا چارەسەری بنەڕەتی نییە. ئەوەی کە پێویستە بکرێت ئەوەی کە داواکراوە لەسەر عێراق ئەوەیە کە سیستمی بانقی عێراق پێویستە سیستمێکی ئەبدەیتەبڵ بێ واتە تەواوی وەک ئەوەی چۆن لە تەواوی دنیاە ئیشی پێکرێ عێراقیش بێتە ئەم سیستەمەوە وەک خۆمان نەزانین عێراق
دەستێکی باڵای هەیە لە نردنی نەوت بۆ بازاری نەوت واتە شوێندەسی خۆی هەیە لە بازاری نەوت لە ئابووری جیهانە ئەی چۆنە هەتا ئێستا تۆ سیستمێکی بانکی پێشکەوتوت جێبەجێ نەکرد بەم هەموو دۆلاری یەت بۆی بەم هەموو داهاتی بە دۆلار هەیەی ئێستا دۆخێکی لەبارە سیستەمی بانکیەکەی بگۆڕە بە سیستەمێکی بانکی ئەلکترۆنی پێشکەوت و ئەوەی کە ئێستا داوای لێ ئەکرێ وەک باس کراوە وەک چەند وەختەش بینیمانە لە 2015ەوە ئەمریکا داوا لە عێراقەکە کە بچێتە سیستەمی بانکی بگۆڕێت بێتە ناو ئەم بازنەوە لە کاش خۆی دەرباسکە چونکە لە تەواوی دنیا کاش کەم بۆتەوە ئەوەی کە هەیە تەنها ژمارەیەک لە باڵانسێکەوە چێ بۆ باڵانسێکی تر ئەچیتە مارکێتێکەوە بە ژمارە مامەڵاکی چونکە خاوەن مارکێتەکە بە بریکارەکە هەر ژمارە ئاات و ئەکات ئەمە کاش کەمە بێتەوە تۆ سەرنج بۆ بەهای دراو ڕاکێشم لە بازاری ئاڵوگۆڕی دراو لە هەولێر و ئەژمەوێ ئەستەوە کڕین لە خەڵک 1950 بە فرۆشتنی 150 و 350 یاخود 250 باسی بانکەکانە کرد دۆلارەیەن بە سەفەر ئەیەن بە عومرەکاران ئەیەن بە خوێندکار ئەمە بە فعلی بانکەکان ئەم پارەیە کە لە بانکی ناوەندی وەرەگرین ئەیەن بەو خەڵکە کێشەیەکی یامانە دەرگای تری گەندەڵی نەکرێن کێشەیەکی تر ئەوەیە کە ئێستا ئێمە داتایەکمان لە بەردەستان نییە بۆ نمونە ئەمڕۆ کە نزیکی 47 میلیۆن و 900 هزار دلار بە کاش دراوە بە بانکەکان کام بانقانەیە لیستی بانکەکانمان لە بەردەستانی یاخود ئەوانی کە حواڵە کراوە بە چ پێوەری حواڵە کراوە لیستی بانکەکان نییە تاکو خەڵک بازرگان وەکو تاکە کەس وەکو کۆمپانیا بڕۆن مامەڵە بازرگانیەکانیان یاخود ئەو حواڵانی کە هەیەەکە ئەمان بانگەشەی بۆکەنەڵێ ئێمە حواڵەتان بۆکەین بچن بەدەمیانەوە یاخود ئێمە کاتێک بڕێک دۆلار ئەخرێتە بازارەوە بە شێوازی کاش ئێمە ئەتوانین وەکو هاوڵاتی سوودبندبیلی کام بانکانەیە بۆی ئێمەش بتوانین سوودبند بین لەو چانسێکە باشە پێ و زانیارانی هەت بێ دڵنیام شارەزای پەیوەندیی باش لەگە بانکەکان هەیە خەڵک ئەتوانێت ڕاستەوە خۆ سوودمەند بێت لەوەی بۆ سەفەر من سەفەرەکەم تکتم پێ ویزەم پێ پاسپۆرتم پێ 7,000 دلار وەربگرم بە 132,000 بەداخەوە ئێستا ئەتوانین بە تەواوەتی ڕوونیکەینەوە پێشووتر لە ڕێی بانکەکانەوە کە سەرەتا 10 بانک بوون دوایی کرا بە 20 بانک دوایی کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لە تایپی AUB هاتنە ناو لیستەکەەوە کە ئەمانە وەرەی بەڵێ بەم ڕێکارانە پاریان بۆ خەڵکە گۆڕێ دۆلاریان بە نرخێکی هەرزانتر یاخۆ بە نرخی بانکی ناوەندی ئەدا بە خەڵک بەڵام ڕۆتیناتێکی زۆری لەسەر بوو قەرەباڵەخێکی زۆری لەسەر بوو تەنها یەک شوێن هەبوو لە ناو فڕۆکەخانی بەغدادا لە هەمووی کارەساتر کە کاتێک ئێمە ئەمانەیە چارەسەری نەخۆشیەکەین بۆچی هەر لە بەغا بوو ینی ئەم لە پارێزگاکانی تر نەبوو لە ستێپی یەکەمان تەنها لە بەغدا هەبوو لە شاری بەغدا بوو تەنها شاری بەغداد کە ژماری دانیشتوانەکانی تقریبەن نزیکە بێتەوە لە 7 میلیۆن کەس تەنها ئەوان پێویستیان بە دۆلارە تەنها ئەوان کۆنتترۆلی نرخی دۆلارەکەن لە بازارە لە قۆناغی دواترە هات دابەشی کردو بەسەر پارێزگاکانی ناوەڕاست و باشووردا بەداخەوە کە ئەمە زۆر خراپە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم بانک هەیە لە سلێمانیا بە ئێمە ناوی نەهێنین من خودی خۆم ئەپلایم کردو بۆی داوای 5,000 دلار کەم و لەبری سەفەرێکم لە بەردەستا بێت سێرەکەی ئەڵێ بەداخەوە شمولی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکە لێرەوە ئەمێ ئاڕاستی ئێوە و بەڕێزانی تری ڕانگەیان کار بکەین کە بەجددی پێویستە ئیش لەسەر ئەمە بکرێت 2 هەفتەیەک پێش ئێستا هەواڵێک بڵاو بووە کە لە نێو فڕۆکەخانی سلێمانی و لە فڕۆکەخانی هەولێر بانقی TBI پارە ئەدا بە خەڵک بۆچی هەتا ئێستا نەبوو زۆر باش سپاس بۆ دکتۆر دیاری جەلال پسپۆڕی دارایی و بانکزانایی زۆر باشە شۆڤەیەکی زۆر باشە کە بۆ هیوایی کە عێراق هەرێمی کوردستان دانەبڕێنە لە خستنە ڕووی دۆلار وەگەوەی کە لە بودجە و موچە
دایبڕاندی